ماتماتیک گروندوکس دێلکوشترێ سیدان 115 پرسیاری 48 هستورە ئاڤینکلەنە ئایا ئەو گۆشانە چەندن واتە ئەو گۆشەیە کە لە مابینی ئەو هێڵە ڕاستەی هەیە و لە مابینی ئەو هێڵە ڕاستەی هەیە. زۆر ئاسانە ئەو گۆشەی ببینمەوە کو دەچم ئەمن ئێرە دەخینمەوە لە مابینی ئەگەر تەمەشاکەین لێرە ئەو هێڵە لەسەر چ ژمارە چیە لەسەر ژمارە لە مابینی 45 لە مابینی 45 لە ناوە ڕاستەکەی چ هەیە 45 هەیە کەواتە 45ەکەی دەنووسم. ئێرەش دەخینمەوە هێڵەکەی دی لەسەر چ ژمارەکە لەسەر ژمارە هەرچەندە دیاریش نییە بەڵام چونکە ئێرە 110 ئێرەش 130 کەواتە لەسەر ژمارە 120 دەنووسم لێرە 120 دەنووسم لێرە 45 120 و 45 لێ دەردەکەم گەورەکە گچکەکەی لێ دەردەکەم ئەو گۆشەیە دەردەچی کە دەکاتە 75 پلە. بە چاویش تەمەشا دەکەم گۆشەکە گۆشەکی تیژە واتە لە 90 کەمترە وەڵامەکەم دەبی 100% لە 90 کەمتربی. هەندێک کەس ڕەنگە بپرسن لەبەر چ ئەمن ئێرە دەخینمەوە ئێرە ناخینمەوە ئەویش دەبی ئەگەرە من ئەو جارەی ناوەندەکەم خیندەوە ئێرە لە جیاتی ئەو دەرەوەی بخینمەوە ئەو ژوورەوەی دەخینمەوە لەسەر ئەو هێڵە لەسەر چ ژمارە چیە لێرە 130 لێرەش 140 کەواتە لەسەر ژمارە 135 ئەگەرە من ئێرە لەو لایەم خیندەوە دەبی لێرەش دیسان لەو لایە بخینمەوە نابی دەرەوەکەی بخینمەوە مەجبورم ناچارم لێرەش ئێرە بخینمەوە ئەو ژمارە چەندە دیار نییە بەڵام چونکە ئێرە 50 ئێرەش 70 ناوەندەکەی 60 کەواتە ئەو ژمارە 60 لێرە 135 لە لێرەش 60 دیسان بە هەمان شێوە 135 60 لێ کەم دەکەمەوە دیسان دەبی بکاتە هەمان شت کەواتە خینەوەکەم هەر کوبی ئەمن ئەو ناوەندەی بخینمەوە یان ئەو دەرەوەی بخینمەوە دەبی هەمان وەڵامم بەدەست بێ. ئەوەیە بزانم ئەو گۆشەیە چەندە یان بڕیار دەدەم ئەو دەرەوەی دەخینمەوە ئەو ژمارە و ئەو ژمارە یان بڕیار دەدەم ژوورەوە دەخینمەوە چونکە هەمان شتە ئێرە ئەو ژماراوە ئەو ژمارە لێچیان دەردەکەم دەردەچی چەندە گۆشەکە. لێرە جارەکی تکەش بۆ وێنە ئەگەرە من هەوڵمدا ئەو دەرەوەی بخینمەوە یەکەم جار ئەوها کاتە دەینم بزانم ئەو هێڵە لەسەر چ ژمارەکە ئێرە چەندە ئێرە لە مابینی 20 واتە 15 ئەوە ئێرەم زانی 15 لەسەر ژمارە 15 پلە 15 ئەمن دەرەوەکەم خیندەوە لێرەش ناچارم دەرەوەکەی بخینمەوە ئەو هێڵە لەسەر چ ژمارە چیە لە مابینی 160 و 170 کەواتە لەسەر 165 بە تەواوی زۆر ئاسانیان کردیە. هەندێک جار ڕەنگە لێرە نەبی لەسەر ئێرەبی کاتە 161 162 163 و 64 و 65 هەتا دەبیتە 7 هەر یەک لەوانە یەک پلەیە هەر یەک لەو هێڵە گچکانە 165 دەینم 15 لێکەم دەکەمەوە یەکسانە بە 150 پلە گۆشەکە 150 ئەو جارە یەکەش کە ڕەنگە بیاوێ ناوەوە بخینتەوە واتە ئێرە بخینتەوە لەگەر ئێرە تەماشا دەکەم ئێرە چەندە لە مابینی 160 و 170 دیسان 165 ئەو جارەی بەڕێکەوت هەمان شتە چ ژۆرێ بخینەوە چ دەرێ هەمان شتە ئەو هێڵەش دیسان لەسەر 15 چونکە لە مابینی 10 و 15 هەیە کاتە ئەو لایە ئەو جارەی 15 ئەو لایە 165 بەڵام لە کاتی لێ دەرکردن هەمان وەڵامم بەدەست دێ 150 پلە یان گرادەر دەنووسم سوار ڤینکل ئەو ڤینکلەواتە ئەو زاویە ئەو گۆشەیە
ئەو مەودایە لە مابینی ئەو دوو هێڵەی 150 پلەیە گرادەر. دێمە لای پرسیاری 49 vilka vinklar är spetsiga. کامە لەو گۆشانە گۆشەی تیژە. گۆشەی تیژ هەمیشە دەبی گچکەتربی لە 90 پلە، گچکەترە لە 90. ئەو گۆشەیە لێرە ئەو گۆشەی تیژە، ئەو گۆشەیە کاتە وەڵامەکەم ئا. دیسان وەڵامەکەم ئەو گۆشەیەش گۆشەی تیژە ئێ، ئەو گۆشەیە گۆشەی تیژە هۆ. ئایا ئەو گۆشەیە گۆشەی تیژەیان نا؟ هەست دەکەم ئەو گۆشەیە تۆزێک گەورەترە لەو گۆشەی ئێرە، چونکە ئەوانە گۆشەی وەستاوە 90 ئێرە، چونکە سیمبۆلەکە هێمایەکەی ئەو جۆرەیە. ئەو گۆشەیە هەست دەکەم تۆزێک گەورەترە لەو گۆشەی، کاتە ئەوە سپێتسیگ نییە. ئەوجا من دەبی یەکەم شت بچم بگەڕێم لەو سیمبۆلەی لەو هێمایەی ئەو گۆشەیە گۆشە بێ و گۆشە ئف ئەوە لەگەڵ گۆشە گێ ئەوانە هەر سێکیان 90 پلەنە، گۆشەی پێیان دەرێن ڕێت ڤینکل، گۆشەی تایبەتن، بە کوردی گۆشەی وەستاون، نە سپێتسیگن نە تروبیگن، نە تیژن نەکراینەوە، نە ئەوەیە نە ئەوەشە. کاتە ئەوانە لەگەڵ نیە، لە وەڵامەکەم نابی باسی ئەو گۆشانە بکەم، هیچ بیان نووسم، چونکە باسی ئەو گۆشانەی نەکردیە. ئەو سەیە تەنیا باسی سپێتسیگەکەی کردیە. سپێتسیگەکان دەرێم ئا ئێ و هۆ. تروبیگەکان ئەوانی کە کراینەوە گوتمان ئەوەیە سێ و ئەوەیە دێ و ئەوەیە ئی، چونکە ئەوەش هەز دەکەم تۆزێک گەورەترە لە گۆشەی وەستا و گۆشەی وەستا و دەبوایە تۆزێک گچکەتر بە ئەو هابە. دیارە تۆزێک زیاتر کرایتەوە، تیژنیەوە چی ئەو گۆشانەی ئێرە. پرسیاری 50 هشتور ئار ڤینکن، دەرێ ئەو گۆشانە چەندە؟ ڤی یەک چەندە؟ دەچمە لای ڤی یەک، ئەو ڤی یەک ئەوە ڤێئت ئەو گۆشەیە چەندە؟ چونکە ئەو گۆشە سۆرە دراوسێ جیرانی ئەو گۆشە مۆرەیە، جیرانەکان لەسەر یەک هێڵ بە یەکەوە کە کۆیان دەکەمەوە دەبی یەکسان بی بە 180. کەواتە ئەو دوو گۆشەیە بە یەکەوە هەردووچیان، چونکە لەسەر ئەو هێڵە مۆرەینە، ئەو هێڵە هێڵەکی ڕاستە، ئەو هێڵە هەردووچیان کۆیان بکەمەوە دەکا 180. چونکە من دەزانم لە کاتی کۆکردنەوەیان هەردووچیان دەکا 180، واتە ئەگەر ڤی یەک کۆ بکەمەوە لەگەڵ 137 دەکا 180. هەتا بزانم گۆشەی ڤی یەک دەکا چەند، 180 دەینم 137 لێ دەردەکەم مینوس 10 لێ بڕوا 3 7 سەی لێ بڕوا 4. ئەو گۆشە ڤی یەک یەکسانە بە 43 پلە، 43 دەرەجە، 43 گرادەر. کە زانیم ئەو گۆشەیە یەکسان بوو بە 43، چونکە ئەمن دوو هێڵم هەیە، ئەو دوو هێڵانە یەکتریان بڕیە، لە کاتی یەکتر بڕینی دوو هێڵ ئەوها، ئەگەر دوو هێڵم هەبوو یەکتریان بڕی، گۆشە بەرامبەرەکان وەکو یەکن. ئەگەر ئێرە 43 بوو ئەوەش 43ە، کاتە یەکسەر پێی ناوێ ئەم بچم جارش کە تەمەشای بزانم ڤی سێ چەندە، یەکسەر دەنووسم ڤێ ترێ لیکەمێ فۆرتی ترێ ئۆکسۆ، چونکە هەمان شتە ئێرە، هەمان شتە بە چاویش هەر دیارە. لە هەمان کات ڤی دوو هەمان شتە وەکو 137، پێی ناوێ ئەم بچم ژماردنی لۆ بکەم، یەکسەر دەنووسم ڤێ تڤۆ لیکەمێ 137.
کاتە ئەمن کە وەڵامی پرسیاری ئادەدەمەوە دەنووسم سڤار 43 grader vet vå svar 137 grader چونکە یەکسانە بە سەد و بەو گۆشەی بەرامبەری. ڤێترێ دیسان دەکاتە وەکو ڤێئێت و هەمان شتە وەکو 43 grader. کاتە هەمیشە لە کاتی یەکتر بڕینی دوو هێڵی تەواو گۆشەکانی بەرامبەر وەکو یەکە. ئەو گۆشەیە هەمان وەکو ئەو گۆشەیە. ئەو گۆشەیە هەمان شتە وەکو ئەو گۆشەیە. گۆشەکانی جیران تەنیشتێک هەمیشە لەگەڵ ئەو گۆشەیە کۆی بکەمەوە لەگەڵ ئەوەی تەنیشتی هەردووچیان بە یەکەوە دەکا 180. ئەگەر یەکەچیان 100 بوو ئەویدی 80. ئەگەر یەکەچیان 90 بوو ئەویدیش 90. ئەگەر یەکەچیان 10 بوو ئەویدی 170. چونکە بە یەکەوە 180. هەمیشە هەموو کات ئەگەر ئەوها هێڵەکەم هەبوو ئەو گۆشە بە یەکەوە 180. هەمیشە دەبی تەمەشاکەم گۆشەکانی تەنیشتێک کامانەنا. لێرە لە تەنیشتێک V3 V2 بە یەکەوە 180. V2 V1 بە یەکەوە 180. V1 لەگەڵ 137 بە یەکەوە 180. جیرانەکان بە یەکەوە. بێمە لای پرسیاری 51. پرسیاری 51 ئەگەر نەشزانیم کێشە نییە، پرسیارەی تۆزە زەحمەتە، بەڵام لێرە نووسرایە ئەگەر گۆشەکت هەبوو بۆ وێنە 25 بۆ وێنە ئەو گۆشەیە، ئەگەر گوتمان ئەوە 25 پلەیە شوفێم گرادەرە. ئەو مەودای لە مابینی ئەو دوو هێڵەی 25 کرانەوەکە 25. هشتور är vinkeln om du zoomar. زوومەواتە ئەگەر بیهینە پێش ئەوها زوومەی بکەی. ئەوە زوومە 3 جار زوومەت کردواتە 3 جار گەورەت کرد. ئایا گۆشەکە چی لێدێ؟ ئەوەی ڕاستی بی گۆشەکە هەر وەکو خۆیتی هیچ ناگۆڕدرێت، چونکە ماوەکەی لە مابینی دوو هێڵەکە هیچ ناگۆڕدرێت، کەواتە هیچی لێ نایە لە مابینی ئەو هێڵە زەردە و ئەو هێڵە شینە. ماوەکە هەر وەکو خۆیتی گچکەی کەیەوە و زوومەی کەی هیچ ناگۆڕدرێت. پرسیاری 52. räkna ut storleken av vinkel V. کامە vinkel Vەیە؟ ئەو vinkelەی لە مابینی ئەو هێڵە و لە مابینی گۆشەیان دروست کردیە ناویان لێنایە V، چونکە نازانین چەندە. هەمیشە ناوەک هەیە پیتەکەیە چونکە نازانین جارێ چەندە. ئەوەی ئەمن بزانم هەمیشە دەبی ئەو زانیاریانەی کە دەزانم بەکاریان بینم. ئەمن تەنیا 3-4 زانیاریم هەیە، لەوەی زیاترم نییە. یەک لەو زانیاریانە ئەوەیە ئەمن ئەگەر هێڵەکی ڕاستم هەبوو هەموو ئەو گۆشانەی دەکەونە سەر ئەو هێڵەی بە یەکەوە 180. کاتە لێرە ئەو هێڵە ڕاستم هەیە دەبی ئاگام لێبی ئەو هێڵە ئەو گۆشانەی دەکەونە سەری هەمویان سەرجەمەکەیان سامانلاکت بە یەکەوە 180 نە زۆرترە نە کەمترە. ئەو زانیاریەی ئەمن بەکاردەینم هەتا بتوانم بزانم ئەو ڤینکلەی ئێرە چەندە. کاتە ئەمن لە ئێستاوە 80 هەیە، ئەو 180 دەینم 80یەکەی لێ دەردەکەم، چونکە لە ئێستاوە 80 هەیە دەمینێتەوە 100، واتە ئەو دوانە بەیەکەوە 100. ئەو 100ی دەینم ئەو 39یەشی لێ فڕێ دەدەم بزانم ئەوەی تەنیشتی چەندە. 139 لێ بڕوە، ئەگەر 100 چلی لێ بڕوە دەکا 60، ئەدی 39 لێ بڕوە دەکا 61، کاتە ئەو ڤینکلە 61 گرادەرە. ئەگەر ئەمن تێستم هەبوو پرۆڤم هەبوو بزانم ڕاستم کردیە هەڵام کردیە چ دەکەم، هەر سێ ڤینکلەکان کۆ دەکەمەوە بزانم ئایا دەکا 180 یان ئەمن هەڵام کردیە. 80یەکەی دەینم لێرە کۆی دەکەمەوە لەگەڵ 39، کۆی دەکەمەوە لەگەڵ 61، هەر سێکیان بە یەکەوە 0 و 9 هەر 9 لەگەڵ یەکدا 0 لێرە 1 لێرە
1.8 9 3 12 12 لەگەڵ 6 دەکا 18 کاتە هەڵم نەکردیە هەر سێ ڤینکلەکان بەیەکەوە دەکا 180 ئەوجە سێ ڤینکلە لێرە ئەگەرە من هێڵەکم هەبوو هەتا ئەگەر بیکەمە 1000 بە 6 هەر بەیەکەوە دەبی بکەنە 180 قەت هیچ کات نە زۆرترە نەکەمترە ئەوجە هەندێک جارە من ئەو هێڵەی دەکەمە تەنیا دوو ڤینکل تەنیا دوو بەیەکەوە 180 هەندێک جا دەیکەمە سێ ڤینکل ئەوە هەر بەیەکەوە 180 هەندێک جا دەیکەمە 4 ئەوە مەرج نییە دەیکەمە چەند بەش مەرج ئەوەیە هەموو ڤینکلەکانی سەر هێڵەکەی 180 پلەیە لێرە ئەو پرسیارە بێ تۆزێک زەحمەتە ئەگەر نەشزانم کێشە نییە ئەو زانیاریەی لێرە بەکاردێ ئەوەیە کە ئەو گۆشانەی دەکەونە ئێرە هەموویان بەیەکەوە 360 پلەنە هەمویان بەیەکەوە سەرجەمەکەیان کۆکردنەوەکەیان واتە ئەو ڤینکلەی ئێرە کۆ ئەو vەیە کۆ ئەو 100 کۆ ئەو 150 دەبی بکاتە 360 پلە چونکە پێی دەرێن خول واتە ڤارڤ واتە کە ئەمن دەسوڕێمەوە دەگەمەوە هەمان خاڵ ڤینکلەکی دروست دەکەم کە 360 پلەیە 360 دەرەجەیە 360 گرادەرە ئێستا ئەمن دەبیبینم ئەو 360ی ئەو ڤینکلانەی کە دەزانم لێیان دەربکەم هەتا بمینێتەوە ئەو ڤینکلە پێش هەموو شتێک 360ەکەی دەینم ئەو ڤینکلەی لێ لا دەبم مینوسی دەکەم 110 0 کەم 0 0 6 کەم 1 5 3 کەم 1 2 250 مایەوە دوایە دیسان ئەوەی لێلا دەبم 105ەکە لەو 250 دا 5 لێ بڕوە 5 4 0 لێ بڕوە هەر 4 2 1 لێ بڕوە 1 ئەو جارەی ئەو سەدەشی لێلا دەبم 145 سەدی لێ بڕوە 5 4 0 لێ بڕوە هەر 4 1 لێ بڕوە 0 ئێستا ڤینکل vێ لیکەمێ 45 گرادەر ئەگەر بمەوێ کۆنترۆلی بکەم تاقیکەمەوە هەموو ڤینکلەکان هەر چاریان دەینم کۆیان دەکەمەوە ئەگەر بووە 360 ڕاستم کردیە ئەگەر نا هەڵم کردیە ئەوجە هەندێک جار ڤینکلەکان تەنیا 4 دانەیە هەندێک جار ڕەنگە 5 دانەبی 6 دانەبی 8 دانەبی 1000 دانەبی کێشە نییە بەیەکەوە کە بازنەچی دروست دەکەن دەبی بە هەمویان 360 پلە بن 360 لە چ هاتیە لە 180 کۆ 180 ئەگەر نەزانم 360 دەنووسم 2 جار 180 پرسیاری 53 هەتا ڕادەک زەحمەتە ئەگەر نەشزانم زۆر کێشە نییە باسی بابەتی کاتژمێرە 53 هur lång tid ئایا چەند کاتی پێویستە یان چەند کات دەڕوا ئەگەر میلی کاتژمێر ئەگەر من کاتژمێرەکەم هەبوو زۆربەی زۆری کاتژمێرەکان 3 دانە میلیان هەیە میلەکی گچکەلۆ کاژێر ژمێرەکەیە میلەکی تۆزێک گەورەتر لۆ خولەک ژمێرەکەیە میلەکی لە هەمان باریکتر و درێژتر لۆ چرکە ژمێرەکەیە کاتە میلەکەم هەیە لۆ کاژێر ژمێرەکەی میلەشکەم هەیە لۆ خولەک ژمێرەکەی میلەکی دیشم هەیە لۆ چرکە 3 دانە میلم هەیە ئەم دەبی ئاگام لێبی لێرە باسی کامە میلی دەکا لێرە باسی تیممەی دەکا تیم ڤیسەرە واتە ئەو میلەی کە کاژێرەکان دیار دەکەن نەک خولەکەکان
نەک چرکەکان بەڵکو کاژێرەکان. کاژێر واتە سەعاتەکان، کاتژمێرەکان. کلۆکە چیشم هەیە، کاتژمێرە چیشم هەیە، ڤری دەرسەی واتە دەخولێتەوە، دەجوولێتەوە. ئەگەر هاتوو ئەو کاژێر ژمێرە میلەکە 180 پلە جوولایەوە. کەم جار بەرامبەری ژمارە 12 بوو. پاشان دەجوولێتەوە دێتە بەرامبەری ئێرە، دەجوولێتەوە دێتە ئێرە، دەجوولێتەوە دێتە ئێرە، بەرەبەرە دەجوولێتەوە هەتا 180 پلەی تەواو دەکا. کە 180 پلەی تەواو کرد دەگاتە چێندەر، ئەگەرە من ئێستا وێنەکەی بچێشم دەگاتە ئێرە. ئەوەی ڕاستی بێت، چونکە تەنیا لێرە هەتا ئێرە 180ە، چونکە دەبیتە یەک هێڵی ڕاست و ڕاست. ئەوها گوتمان ئەو گۆشەی دەکەویتە سەر هێڵەکی ڕاست هەمیشە 180 پلەیە. ئایا کاتەکە چەند ڕۆیشتی هەتا میلەکە گەیشتی تا ئێرە؟ ئەو میل ژمێرە کە دەجوولێتەوە هەتا دەگاتەوە جێی جارانی یەک بازنەی پێدەچی 360 پلەیە، هەتا دەگاتەوە جێی جارانی. واتە ئەگەر هاتوو 12 کاژێر ڕۆیشت گۆشەکە 360 پلەیە. ئەدی ئەگەر هاتوو گۆشەکە 180 بوو، ئایا چەند کاژێر ڕۆیشتیە؟ بێگومان 6 کاژێر ڕۆیشتیە. 60 مار هەرگۆرد کوزانیم، چونکە 360 بوویتە نیوە، بوویتە 180، 12ش دەبی ببیتە نیوە، دەبی ببیتە 6. دەنووسی 12 کاژێر یان کاتژمێر 360 پلەی پێویستە. ئایا 180 پلە چەند کاژێری پێویستە؟ کاژێر لەسەرێ، پلەکانیش لە خوارێ. هیچ کێشە نیە ئەگەر پلەکان لەسەرێ بوون کاژێرەکان لە خوارێ بوون. کێشەکە ئەوەیە ئەمن کوو بزانم کاتەکە چەند ڕۆیشتیە. ئەوەی ئەمن بزانم ئەوها دەکەم، ئەو ژمارەی دەینم لێچی دەم لەگەڵ ئەو ژمارەی دابەشی ئەو ژمارەی دەکەم. کاتە 12کەی دەینم لێچی دەم لەگەڵ 180 دابەشی 360 دەکەم. دەبی لێرە ئەمنمێنی ڕێکنەرم هەبی، ئەو سفرەی لا دەبم لەگەڵ ئەو سفرەی، کوردکردنەوەی دەکەم. 12 دابەش 12 1، 36 دابەش 12 3. دیسان کوردکردنەوەی دەکەم. 3 دابەش 3 1، 18 دابەش 3 6، کەواتە دەردەچی 6 مار. 6 کاژێر ڕۆیشتیە. ئەگەر نەزانم ڕوون دەکەمەوە بە قسەکردن بە تێکست، دەنووسم لۆ مامۆستایەکەم. ئەگەر میلی تیمڤی سەرەکە لێرە بوو کە دەگات دوای دێتە ئێرە، دوای دێتە ئێرە، دوای دێتە ئێرە، دەسوڕێتەوە هەتا دێتە ئێرە دەبیتە 180، کەواتە 6 کاژێر ڕۆیشتە. دەژمێرم 1 کاژێر، 2 کاژێر، 3 4 5 6. ئەوهاش دەبی بە قسەکردن بە تێکست ڕوونی کەمەوە. پاشان دێمە لای ئەدی ئەگەر هاتوو لە جیاتی 180 30 پلە ڕۆیشت، دیسان دەینم بە هەمان شێوە. ئەوها دەنووسم 12 لێرە 360 لە خوارێ، بزانم کاتەکە چەند دەڕوا لەسەر 30. دیسان دەینم 12 لێک دەدەم لەگەڵ 30 دابەشی 360 دەکەم. دەنووسم تۆڵف گۆنگەر ترێتی دێلەمێ 360. ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی، دابەشی 12 1، دابەشی 12 3، دابەشی 3 1، دابەشی 3 1، کەواتە 1 تیممە ڕۆیشتیە. کاتە تەنیا لەسەر ئێرە هاتیتە ئێرە. ئەگەر تەمەشاکەم ڕاستە، ئێرە پێدەچی 30 پلەبی.
بەڕێژ کەش دەزانم ئەمن ئەگەر 360م هینا دابەشی 12م کرد دەزانم لۆ یەک کاژێری چەند پلە دەڕوە. دابەشی 12 یەک دابەشی 12 سێ سی کەواتە لۆ یەک کاژێری سی ترێتیگرادەر فۆر ئێن تیممە دەنووسم سڤار ئێن تیممە هەر کاژێرێک دەڕوە سی گرادەر دیسان لێرە سی دێتە سەر سێی سی دێتە سەر چاری سی سەر پێنجی سی سەر شەش سی حەفت سی هەموو ئەو سیانە ئەگەر کۆ بکەمەوە لە کۆتاییدا دەکاتە 360. ئێرە بە هەمان شێوە دابەش 360 یەکسانە بە لێرە نازانم دەکات چەند 45. 12 دەینم لێکی دەم لەگەڵ 45 دابەشی 360. دابەش 12 یەک دابەش 12 سێ و دابەش سێ دە دابەش سێ پازدە. پازدەی دابەشی دەی دەکەم یەکسانە بە یەک فاریزە 5 واتە 1 سەعات و نیو 1 کاژێر و نیو ئێن ئۆکاڵف تیممە یان ئەوها دەینووسی یان دەنووسی ئێن تیممە ئۆکترێتی منوتەر چونکە کاژێر و نیوەک دەکاتە ئەم دەزانم 1 کاژێر سیە نیو کاژێریش 15 دەکات کاژێرە و نیو لێرەش ڕاهەر دەزانم ئەوها 15 لێرە سی لێرە کە کۆیان دەکەمەوە دەکات 45. بە زۆر شێوەی هەر کەسە بە شێوەی بیرکردنەوەی خۆی ئەو پرسیارانە چا دەکە. پرسیاری 54 هەست دەکەم پێویست ناکە باسی کەم لەبەر هەندێ لێرە دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە و کاتەچی خۆش.